بەڕێزان لەگەرەوەی هەڵبژاردننی پسە دیزین کرا سەتا هەشتای و پارتی وێچێتی دەسەڵاتیان هەیە پارەیان هەیە بە زۆرم لەکورە بڕوا بکە ئەو قوبادانیان کۆبنەوە بە مۆزەفان گوتبییان دەبی خەسوو خەزور و باب و باپیر هەمووشتان بینن هەویان ببین ڕسمیش بگرن ئەو ها قەلەق و دەترسێن ئیجباری هەڕەشەی فەسڵ نازانم ئەوجە دەترسین بڕوا بکە هەڵبژاردنەشی نەزی پاکبی من تحەدای پارتی دەکەم ئەمن کامە کاندیدی پارتیە لە هەولێرە لی دەبەمەوە کامە کاندید و بەهێزیە بە مەسرور بارزانی شەو بێ لەبرێم دەزانم هیچ سەنجیان نییە باشترین شت کاکە دەیان جار حەفلەی دەکەن قوم با دەدەن دەخۆڵ زۆرنای دێن کسە مۆدیری دێن کاکە نابتە سەد کەس خۆبە زۆرم لێ نییە بەڕێزان پارتی مەسعود و مەسرور لەگەر ئەو دووە سەرۆ حزب و ئەوە لەولا قوباد و پاول لەولا مەسعود و مەسرور نێچیری شاوتە لەگەر زاگرۆس مەسئولی دارایی پارتیە کۆبووینەوە نزیک 100 میلیۆن دۆلاریان زیاتر تەرخان کردیە ئەوە جگەری ئەوەندەی ئەمن دەزانام داخۆ دەبی بەخۆی سیدات چەندەدا مەسعود چەندەدا کوڕەکانی بەکەی خۆیان بکورە ژنی مەسروری دەرێن لە ڕانیە پارەی دایتە کچە چیناوی کاڵی پارێش خیاڵی داوە خەڵکە ئاشنەوە وەرەقەی دەدا براڕۆ بە پارە ئەو خەڵکەی کوجاشایەتی باشتا و پێنزیناری هەبوو بیرتانە ئەو شوایە بێمە سەر ئەو خاڵی پارتی 200 کاندیدی هەیە لەو 200 کاندیدەی لە سلێمانی و هەڵەبجەی 36 هەیە لە کەرکووشە 26 هەیە لە هەولێرە 30 هەیە لە مووسڵ 62 هەیە لە دهۆک 21 هەیە لە بەغداهایەتی لە دیانەهایەتی کولەن 200 تا لەو 200 خۆی بکوژیە تا ئێستا 20 لەوە 25 هەیە بەس هەر ئەوە قەرەباڵغی دەکەن بۆ ئەوەی نیەسبەی بە تەزویر و هەموو شتێک بڵێن کاکە 500,000 دەنگمان هەیە 600,000 مەسعود زۆر عەزیزە و ژمارانەیە لە مشکلێک نییە بە هەرنەوەشی پەیدا دەبی بە دزی بە حەڵاڵی بە حرامی مشکلێک نییە گەرنگ بڵێن پارتی ڕقەمیەکە حەزی لەو شتە مراهقانەیە بەڕێزان بۆ لەو 200 کاندیدەی هەریەکێ سێ دەفتەری دەدرێتی دوێنێ زاگرۆس فەندی یەکێ دەفتەرەشی داونەتەیە هەر کاندیدە چیکە 200 کاندیدە دوود کەشان دەدرێت یعنی 600 دەفتەر بەس لە هەندێدانرایە من هەڵەیەکم کرد بۆ هاتیمۆ ئەو ڤیدیۆی دووبارە دەکەمەوە هەر لە قەچی پارتی 1 میلیۆن دۆلاری هەیە کە 26 لقی هەیە 26 لقی هەیە هەر لەقە 1 میلیۆن دۆلاری لە بۆ دانرا جگە لە ئەمریکا و ئەوروپا 6 مەکتەب ڕێخستنی هەیە هەولێر سلێمانی دهۆک کەرکووک مووسڵ بەغدا هەریەکی 2 میلیۆن دۆلاری لۆدانایە ئەوە جگە لەوەی لە سین کاکە لەزگا جەم ئەو ملپێچ ئاڵای پارتی هەموو شتانی بە میلیۆنانیان ئەوە کردی سین کە دەوڵەمەندە بە شپارەی پارتیمانە بازدی بە شپارەی پارتیمانە بەڕێزان هەموو ئەوەی لە بۆ 25 لە هەمووی ئەوتر یەکێتی لێ دەچێت تحەدا دەکەم هەرچی حزبی حزبە لەگەریان لە ململانێدا ئەگەر بە قەدر ناوچەیەک پارەی سرف بکەن 1 میلیۆن دۆلار کورە برا نزیک 100 میلیۆنی سرف دەکا بە تەزویر و ئرهاب و ئەو ناتە 20-25 کورسی ئێوەڵە مەسعود بارزانیەوە نیارە بس لا إله إلا الله بەو تەزویرەی وا دەبێ سەرێ 35 ساڵە